سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی تلوزێنی کۆمەڵە، خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە دێمەوە خزمەتەن. ئازیزان، لە بەرنامەی ئەم هەفتەیەی مێژووی کۆمەڵە بەیانیەکی کۆنگرەی دەهەمی کۆمەڵە سەبارەت بە جێگاو شوێنی کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێراندا دەخنمەوە بۆتان. لەم بەیانیەدا سەرەتا باس لە پێویستی سیاسی پێکهاتنی حیزبی کۆمونیستی ئێران لە ساڵی 1362 هەتاوی دەکات. لە درێژەدا باس لە دوو ئینشعاب و هۆکارەکانی دەکات و لە کۆتاییدا ناسینی بارودۆخی تازە و ئەو ئەرکە گەورانەی کە لەسەر شانی ئێمن و ئاسۆیەکی ڕوون کە لە بەردەم بزوتنەوەی سۆسیالیستیدایە پێمان دەڵێ کە تێکڕای ئەوانە زیاتر لە پێشوو پێویستی پاراستنی حیزبی کۆمونیستی ئێران دەردەخات. هیوادارم کە بتوانن تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. دوای ناوبڕێکی کورت دێمەوە خزمەتان. بەیانیەی کۆنگرەی دەهەمی کۆمەڵە سەبارەت بە جێگاو شوێنی کۆمەڵە لە حیزبی کۆمونیستی ئێراندا. پێک هاتنی حیزبی کۆمونیستی ئێران لە ساڵی 1362 هەتاوی ڕووداوێکی گرنگ بوو لە ژیانی سیاسی بزوتنەوەی چەپ و کۆمونیستی لە ئێران و وەڵامێکی گونجاو بوو بە پێویستیەکی سیاسی خەباتکارانە لە ئێران. سەرەڕای ئەوەش نابێڕەوتی پێک هاتنی ئەو حیزبە وەکو ڕەوشێک بۆ پێکهێنانی حیزبە کۆمونیستیەکان چاوی لێ بکرێت، بەڵکو پێویستە لە چوارچێوەی هەلومەرجێکی سیاسی و سەردەمێکی دیاریکراودا کە تێیدا پێک هاتووە هەڵبسەنگێندرێن. پێویستە دەوری ئێستاشی وەکو هەوڵێک بۆ کۆتایی هێنان بە پرژ و بڵاوی کۆمونیستەکان و جیایی کۆمونیزم لە بزوتنەوەی چینایەتی کرێکاران چاو لێ بکرێت. ئەم حیزبە لە هەلومەرجێکدا پێک هات کە شۆڕشی ئێران لەژێر پەلاماری ڕژیمی ئیسلامیدا دوایین هەناسەکانی خۆی دەکێشا. شۆڕشی ئێران لە هێز و توانا دەکەوت، بەڵام لەو قۆناغەدا نەبۆ ئێمە نەبۆ هیچ لایەنێکی ئۆپۆزیسیۆن ڕاستیەکی ئەو تۆ هەست پێ نەدەکرا. هیچ کەس باوەڕی بەو مۆتەکەیە نەدەکرد کە شۆڕشێکی لەم چەشنە گەورە و بەرین بەم جۆرە لەلایەن ڕەوتێکی کۆنەپەرستەوە کۆنتڕۆڵ و سەرکوت بکرێت. هێزە چەپ و ڕادیکاڵەکانی ئێران تووشی گەلێک ئاڵۆزی فکری و سەرلێشێوایی بوون. چارەنووسی شۆڕشی ئێران زەربەیەکی گەورەی لە خەڵکگەراییدا بوو کە تەوەری سەرەکی کردەوە و تێڕوانینی ئەم ڕەوتە لە چەپ بوو. ناسنامەی دژی ئیمپریالیستی و دژی وابەستەبوونی زۆربەی هێزە چەپەکان بە پرۆپاگەندەی دژی ئەمریکایی ڕژیمێکی ئیسلامی ناوابەستە چوو بووە ژێر پرسیارەوە. زۆربەیان ئەو کات لە بۆچوونەکانیاندا کەوتبوونە ناوگێژاوی جیاکردنەوەی توێژەکانی جۆراوجۆری بورژوازی لە یەکتر و لە ناو ئەو توێژانەدا بە شوێن باڵی پێشکەوتن خوازدا دەگەڕان و کاتێک کە نەیان دەدۆزیەوە ئەوەندەی تر سەریان لێدەشێوە. زیندانیکردن و ئێعدامی بە کۆمەڵ، ئازار و ئەشکەنجەی وەحشیانە بەشێک لە ڕێکخراوە چەپەکانی بەکردەوە هەڵۆشان بووە. لەوەها هەلومەرجێکدا پێک هاتنی حیزبی کۆمونیستی ئێران لەلایەن بەشێک لە هێزە ڕادیکاڵەکانی چەپی ئێران وەڵامێکی شۆڕشگێڕانە
بەم بارودۆخە ئاڵۆزە بوو. هەرچەند ئەم حیزبە لە سەرەتای پێکهاتنیدا بناغە کۆمەڵایەتیەکەی لە ئاستی سەراسەریدا زۆر بەهێز نەبوو، بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە دەوترێ لە تاران و شارە گەورەکانی ئێران و لە شوێنە کرێکاریەکاندا تا ڕادەیەک هەڵسوڕانی سیاسی و کرێکاری و تێکۆشەرانی کۆمونیستی بەرەی ناسراو بە خەتی سەی ئێرانی لە دەوری خۆی کۆکردبووە و لە کوردستانیش بە بزوتنەوەیەکی جەماوەری بەرین پەشەستور بوو. خاوەنی ڕوانگەی سیاسی و بەرنامەیەکی ڕوون بوو. زەمینەی کۆمەڵایەتی و سیاسی هەڵسوڕانی خۆی و ئاستەنگەکان و خاڵە بەهێزەکانی خۆی دەناسی. چاوی لە کەم و کوڕیەکانی نەدەبەست بەڵکو و ڕەخنەی لێدەگرت و هەوڵی دەدا بەدەم تێکۆشانەوە چارەسەریان بکات. حیزبی کۆمونیستی ئێران لە کوردستان گەلێک ئاسۆی نوێ بەڕووی کۆمەڵەدا کردەوە. لێبڕایی و خەباتگیری و شور و شەوقی شۆڕشگێڕانەی لە ڕیزەکانی ئەو تەشکیلاتەدا پتەوتر کرد و ڕێگەی نەدا کە پاشەکشەی نظامی بزوتنەوەی کوردستان ئاسۆی سیاسی هەڵسوڕاوان و خەباتگێڕانی تاریک و لێڵ کات و لە تێپەڕکردنی سەردەمێکی سەخت و پڕتەنگ و چەڵەمەدا پشتیوان و یارمەتی دەری کۆمەڵە بوو. سەرەڕای ئەوانەش ئاشکرایە کە ئێمە حیزبی کۆمونیستمان لەسەر بناغەیەکی بەهێزی کرێکاری پێک نێنابوو، بەڵکو پێک هاتنی حیزب وەڵامێکی گونجاو بوو بە پێویستیەکی سیاسی کە لەوە زیاتر و پشتگوێخستنی جەریانی ئێمە و ڕەنگە تێگەڕای کۆمونیزمی ئێرانی لە ژێر فشار و زەخت و زۆری دوژمندا بەرەو قۆناغێکی نالەبارتری دەبرد و ساخکردنەوەی ڕێکخراوی و سیاسی ئەم ڕەوتەی دژوارتر دەکرد. ئێمە نەمان دەویست پێشمەرجەکانی پێکهاتنی حیزبێکی دڵخواز بکەین بە کۆسب لەسەر ڕێگای پێکهاتنی ئەو حیزبەی کە دەمانتوانی پێکی بێنین و بەشێک لە کۆمونیستەکانی ئێرانی تێدا کۆکەینەوە. ئێمە دەمانەویست بە یارمەتی ئەو حیزبە خۆی لاوازبوونی بناغەی کرێکاری و کۆمەڵایەتیەکەی ئەو حیزبە چارەسەر بکەین. پاش پێکهاتنی حیزبیش تند و تیژبوونەوەی هێرشی دوژمن و هێرشی یەک لە دوای یەکی پۆلیس بۆ سەر تێکۆشەران لەسەر تاسەری ئێران و پاشەکشەی بەردەوامی بزوتنەوەی کوردستان بوون بە کۆسپی گەورە لەسەر ڕێگای بەرەو پێشچوونی گەڵاڵە تەشکیلاتیەکانی ئێمە لە ئێران و لە کوردستانیشدا. هەلومەرجی کار و تێکۆشانی سەراسەری بۆ حیزب ڕۆژ بە ڕۆژ دژوارتر دەبوو. سەرڕای ئەوەش باز لەسەر چۆنیەتی تێپەڕبوون لەم بارودۆخە و هەروەها گرێدانی حیزب با بزوتنەوە کۆمەڵایەتی و کرێکاریەکان لە ئێران قسە و باسێکە کە بە درێژایی هەموو ژیانی حیزب لە ئارادا بووە. هەر لە سەرەتای پێکهاتنی حیزبەوە ئەو مەسەلەیە بوو بە سەرەکیترین مەسەلەی ڕێبەرایەتی حیزب و هەوڵ و تێکۆشانی سەمیمانش لەم بوارەدا دەستی پێکرد. بەڵام باس لە کرێکاریکردنەوەی حیزب بێ لە بەرچاوگرتنی هەلومەرجێکی سیاسی دژوار و دەسەڵاتی سەرڕۆیانەی پۆلیسی کە ئیمکانی هەڵسوڕانی ئاشکرای نێشتبەوە لە باتی ڕێگا خۆشکردن بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکان ببوون بە خۆراکی کەشمەکەشێکی بێناوەڕۆک و هیچ مانایەکیان لە کردەوەدا پەیدا نەکرد. هیچ کات ئەم پرسیارە بە جددی نەهاتە گۆڕێ ویان ئەگەر هاتە گۆڕێ وەڵامی دروستی پێنەدرایەوە کە ئایا ئیمکانی هەیە حیزبێک هەرچەند بۆچوون و هەڵوێستی دروستیشی هەبێ لە هەلومەرجی خەفەقان و سەرکوتی سیاسی و نەبوونی بزوتنەوەیەکی بەهێزی کرێکاریدا دەتوانێت ببێتە حیزبێکی بەرینی جەماوەری و کرێکاری؟ هیچ کات ئەو هەلومەرجەی کە لە ساڵانی 1979 تا 1982 زاینی بۆ کۆمەڵە خوڵقا بۆ حیزبی کۆمونیستی ئێران نەڕەخسا بۆ ئەوەی سەرجەم هێز و توانایەکانی خۆی ئاشکرا بکات. ئەوە ڕاستیەک بوو کە بە تێڕوانینێکی ئیرادەگەرایانەوە لە بەرچاو نەدەگیرە. بەڵام ئەم حیزبە لە دوو قۆناغی ژیانی خۆیدا تووشی کێشە و ئاڵۆزی ناوخۆی بوو کە لە هەردوو قۆناغەکەدا جایی لێکەوتەوە. جایی ساڵی 1990 دیزاینی لەژێر ئەم پاکانەیەدا کرا کە حیزب لە هێنانەدی ئامانجەکانی خۆی کە بوون بە حیزبی ڕێبەرانی کرێکاری و ئامرازی خەباتی چینی کرێکار بوو سەرکەوتو نەبووە و وادەوترا کە بەهۆی بیر و ڕای جۆرا و جۆرەوە کە لەم حیزبەدا هەیە ئەوان لەوەی کە لە چوارچێوەی ئەو حیزبەدا بەو مەبەستە بگەن بێهومێت بوون. قسە و باسی موافق و مخالف لە زۆر بواردا هاتنە ئاراوە.
بەڵام لە ڕاستیدا زۆربەی ئەو باسانە بە هەموو گرنگیە کە هەیان بوو بە پەیوەندیەکان بە هۆکارەکانی ڕاستەقینەی ئینشعابەوە نەبوو. نەداڕمانی ئیتحادی شۆڕەوی و نەجیاوازی بۆ چوون لەسەر هەڵسەنگاندنی ڕاپەڕینی خەڵک لە کوردستانی عێراق، نەلێکدانەوەی جیاواز لەسەر ئاکامە تاکتیکیەکانی دوای تەواوبوونی شەڕی ئێران و عێراق کە ناوەڕۆکی قسە و باسەکانی دەرەوە و ناوخۆی تشکیلات لەو سەردەمەدا بوون، هیچ کام لەوانە خۆی لە خۆیدا و بە تەنیایی هۆکاری واقعی ئەو ئینشعابە نەبوو. هۆکاری ئەسلی و ڕاستەقینە دەبێت لە شوێنێکی تردا بدۆزرێتەوە. جیابوونەوەی ساڵی 1990 دیزاینی ئاگاهانە یان نائاگاهانە دژی کردەوەیەک بوو کە بە نسبەت لێڵبوونی ئاسۆی بزوتنەوەی جەماوەری لە کوردستان و دوایین قۆناغەکانی پاشەکشەی بزوتنەوەی چەکدارانە نیشاندرا. لەو سەردەمەدا هێزی چەکداری ئێمە لە کوردستانی عێراق لەگەڵ گەلێک گیر و گرفتی تاکتیکی و عەمەلی ڕوبەڕوو بوو کە هەمویان پێویستیان بە چارەسەرکردن و دۆزینەوەی ڕێگا بوو. پێویست بوو لەوەها کاتێکدا ڕێبەرایەتی حیزب هاوپشتی ناوڕیزەکانی کۆمەڵە بەهێزتر کات و دەوری ڕێونێنی هەبێت. زۆربەی تێکۆشەرانی کۆمەڵە ئەو کات بە باوەشێکی ئاواڵەوە پێشوازیان لە ڕێگاچارەی کارساز دەکرد. هەڵبەت هەلومەرجی جیهانی لە سەردەمی ئینشعابدا بۆ کۆمونیستەکان گەلێک دژوارتر بوو. بەڵام لەو سەردەمەدا کە بڕیاریاندا جیا ببنەوە هەڵوەشانەوەی ئیتحادی شۆڕەوی و پڕۆپاگەندەی جیهانی لەلایەن بورژوازیەوە لە دژی کۆمونیسم، کاریگەری لەسەر ڕیزەکانی ئێمە نەبوو. لێرە کێشەکان گەلێک کۆنکرێتتر لەوە بوون کە بکرێت لە ژێر سێبەری هەلومەرجی جیهانیدا لەبیر بچنەوە و ڕنگدانەوەی مەیلی کۆمەڵایەتی ناسیۆنالیستی کە لە سونەت و کردەوەی ڕۆژانەی کاری ڕێکخراوەییدا خۆی نیشان دەدا لەوە لاواسر بوو کە ببێتە پاکانەی ئینشعاب. ئەوان بە ئینشعابی نامەسئولانەی خۆیان زەربەی گەورەیان لە تەشکیلاتی حیزبدا و لە هەلومەرجێکدا کە خۆیان سەرجەم ئۆرگانەکانی ڕێبەری حیزبیان بەدەستەوە بوو، پشتیان لە بەرپرسیارەتی خۆیان کرد و فشار و کێشەیەکی دەرونی ناڕەوایان بەسەر ئەندامان و هەڵسوڕاوانی ئەو ڕێکخراوەیەدا سەپاند. بۆ جاری دووەم لە ساڵی 2000 دیسان ژمارەیەک لە پێناو مەبەستی خۆیان حیزبی کۆمونیستیان بە کۆسپ لە قەڵەمدا و بە بیانووی کە کۆمەڵە گرنگی بە مەسەلەی نەتەوایەتی نادا ڕێگای جیابوونەوە و دابڕانیان هەڵبژارد. بەڵام هۆکاری واقعی ئەم حەڕەکەتەی ئەوان نەک لە ڕووی ئەوەی کە خۆیان ئیدعای دەکەن، بەڵکو لە ڕووی جێگا و ڕێگایەکی عینی سیاسی کە تێیدا ڕاوەستاون هەڵدەسەنگێنرێت. واقعیەتەکان و ڕووداوەکانی دواتر و هەڵوێستەکانی سیاسی ئەم جەریانە نیشانیدا کە ناوەڕۆکی ڕاستەقینەی جیابوونەوەی ئەوان لە بواری ئیدیۆلۆژیکیەوە پشتکردن لە بەرنامە و ئامانجی کۆمونیستی و لە بواری سیاسیەوە هاودەنگبوون لەگەڵ ڕفۆرمی بورژوازی لە ئێران و ڕنگدانەوەی ئەو ڕفۆرمە لە کوردستان. و ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران بوو کە ئاسۆی تازەی بەڕووی ئینشعابیەکاندا کردەوە و ئەوانی خستە بیری گۆڕانی استراتیژی و ڕێبازی هەموو کۆمەڵە، چونکە لەم ڕێگایەدا سەرکەوتنیان وەدەست نەهێنا ڕێگای جیابوونەوەیان گرتە بەر. بەڕێوەبەرانی ئەم ئینشعابە کە ماوەیەک بوو بە مەبەستی بەدەستەوە گرتنی کۆمەڵە لە ڕێگای ناشەرعیەوە دەست بەکار ببوون و بە شێوەیەکی پیلانگێڕانە گەڵاڵەی ئینشعابیان داڕش بوو، بەم کارەی خۆیان زیانیان بە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کورد و بەڕێکخراوی کۆمەڵەکەیان. ئەمڕۆ لە هەلومەرجێکدا کە بورژوازی بە خێرایی جیهان بەرەو فەلاکەت و ڕۆژڕەشی دەبا و سۆسیالیزم تەنیا بەدیلێکە بۆ وەڵامدانەوە بە جەهەنەمێک کە سەرمایەداری ئینسانی تێدا گرفتار کردووە، پێکهێنانی ڕیزی خەباتی یەکگرتوانەی کرێکاری و کۆمونیستی لە هەر وڵاتێکدا زیاتر لە هەر سەردەمێک وەک پێویستیەکی سیاسی خۆ دەنوێنێ. لە هەلومەرجێکی ئەو تۆدا ناسینی بارودۆخی تازە و ئەو ئەرکە گەورانەی کە لەسەر شانی ئێمەن و ئاسۆیەکی ڕوون کە لە بەردەم بزوتنەوەی سۆسیالیستیدایە، تێکڕای ئەوانە زیاتر لە پێش و پێویستی پاراستنی حیزبی کۆمونیستی ئێرانمان بۆ دەردەخن. لە کوردستانیش لە بواری خەبات و ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە بوونی حیزبی کۆمونیستی ئێران و هەڵسوڕان لەو چوارچێوەیەدا پێویستیەکی حیاتیە. لە سەردەمێکدا کە ناسیۆنالیزم
بە یارمەتی هەموو سەرچاوە فەرهەنگی و سیاسی و بەرنمەیەکانی خۆی جیاوازی و دووبەرەکی دەخاتە نێو ڕیزی کرێکارانی سەر بە نەتەوە جۆراوجۆرەکان و هەر ڕۆژێ شاهدی کارەساتێکین کە لەژێر بەرنامە و ڕێبازی سیاسی ناسیۆنالیستیدا لە ناوچە جۆراوجۆرەکانی جیهاندا ڕوودەدەن. لێرە لە کوردستان پشبەستن بە حیزب و ڕێکخراوێکی سەراسەری و کۆمونیستی دەتوانێت بە شێوەیەکی کاریگەر هاوپشتی چینایەتی کرێکارانی کورد و غەیرە کورد بەهێز بکات و هەروەها بۆ بەرژەوەندی چینایەتی ئێستا و داهاتووی کرێکارانی کورد و غەیرە کوردیش درێژەی کار و هەڵسوڕان لەژێر ناوی حیزبی کۆمونیستی ئێراندا پێویستە. تێکۆشان لە چوارچێوەی حیزبی کۆمونیستی ئێران و بەشداری لە بەرەی سەرتاسەری و گشتی مبارزە لە دژی کۆماری ئیسلامی لە پێناو پوچەڵکردنەوەی پرۆژەکانی بورژوازی ئێران بۆ لەباربردنی بزوتنەوەی خەڵکی کوردستان و مەسەلەی نەتەوایەتی لە ئارادایە بارودۆخێکی باشتر بۆ ئێمە دەرەخسێنێ. ئەگەر مەیدانی جم و جۆڵی بورژوازی لەم بەرێدا بۆ بەلاڕێدابردنی خەباتی خەڵکی کوردستان کە ئەم ڕۆژانە لە ئارادایە بێنینە بەرچاو باشتر گرنگی کار لەم مەیدانەماندا بۆ دەردەکەوە و سەرنجام لە بواری پێویستی چارەسەری مەسەلەی ملی کورد بە شێوەی ئوسولی و بە قازانجی حاڵی کرێکاران و کۆمەڵگای ئێستای کوردستان کۆمەڵە لە چوارچێوەی حیزبی کۆمونیستی ئێراندا باشتر دەتوانێت استراتیژ و بەرنامەکانی خۆی لە پێناو چارەسەری مەسەلەی نەتەوایەتیدا بەرەو پێش بێت. حیزبی کۆمونیستی ئێران سەرڕای هەر هەڵسەنگاندنێک کە لەسەر ڕابردووی هەبێ و سەرڕای هەر مەسەلەیەکی ڕێکخراوەیی ئێستای بەهۆی ئەم ڕاستیانەی کە پێشتر ئاماژەمان پێدا بوونی پێویستیەکی حیاتیە. لە کۆتایی بەیانیەکەدا ڕانگەاندووە کە لە مێژووی ژیانی سیاسی تا ئێستای ئەم حیزبەدا بێجگەل لە خزمەت بە ئامانجی بەرزی ئینسانی و سوسیالیستی هیچی تر تۆمار ناکرێ و ئەمڕۆژ لە دەستانی ئەم ئاڵایە و ئامرازە بێجگەل لە گەڕانەوە بەرەو دواوە هیچی تر نییە و مانەوەی کۆمەڵە لەو چوارچێوەیەدا هەم هەلومەرجێکی باشتر بۆ کۆمەڵە لە پێناوی وەدیهێنانی ئیستراتیژی خۆی لە بزوتنەوەی کوردستاندا دەخڵقێنێ و هەم تێکڕای جەریانی چەپ و کۆمونیستی ئێران لە پێناو تێکەڵاوبوون لەگەڵ بزوتنەوەی چینایەتی کرێکاران و گەڵاڵەکردنی جێنشینی کرێکاری بۆ دواڕۆژی سیاسی ئێران بەهێزتر دەکات. ئێمە بە ئەو پەڕی هیوا و ئاواتەوە بەرەو پیری ئەو ئاسۆیە دەڕۆین. بەڵێ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی مێژووی کۆمەڵە. هیوادارم کە جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرتێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.